لە ڕاستیدا ئەم کۆبنەوەی لەسەر پێشنیاری مەڵبەندی دوو ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان بەو پێی کە کاک محەممەد دوو شیوانی سەردانی سەرۆک کۆماری کردبوو کۆمەڵەیەک پێشنیار و ڕای هێنا کە ئێمەش لێرە دراسەمان کرد لە کۆبنەوەکەدا زۆر خاڵ باسکرا پێکەوە ژیانی سەرجەم نەتەوەکان و پێکێنانی لیژنەیەک بۆ ئەوەی سەردانی برایانی تورکمان و برایانی عەرەبکە بە هەموو بەشەکانیەوە و هەروەها لیژنەیەک پێکات بۆەوەی کە ئێمە کۆنفرانسێک لەسەر ئاستی حیزبە کوردستانیەکان و مامۆستایانی زانکۆ و هەندێک کەسایەتی سیاسی و ڕۆشنبیری لە کەرکووکە ئەنجام بدرێ بۆ ئەوەی هەڵوێستەکانمان بۆ برایەتی و پێکەوە ژیان بێ ئەو کۆنفرانسە بۆ پێکەوە ژیان و ئاشتیانەی نەتەوەکانە لە کەرکووک بۆ ئێمە پێداگریمان کرد زیاتر لەسەرەوەی سەرجەم نەتەوەکانی کەرکووک و حیزبە سیاسیەکانی نەتەوەکانی تر پێکەوە ناتوانین بەبێ یەکتر بژین و ناتوانین ژیانی ئیدارە و خزمەت گوزاری و هەموو شتێک پێکەوە بە هاوبەش بێ لە کەرکووکە ئێمە ئەمڕۆ تاکیدمان لەم خاڵانە کردەوە بۆ سپاس بۆ بەڕێستان ئێمە وەکو ئەحزابی کوردستانی کە لە کەرکووک بوونمان هەیە خاوەن بوونی خۆمانین خاوەن پەیوەندی خۆمانین خاوەن ڕێکەوتنی خۆمانین ئێمە لە کەرکووک هەر شتێک بکەین هەموو پێکەوە ئەنجامێدین بۆ نمونە ئێمە سەردانێکی بەغدامان کرد لە سەردانەکە کۆمەڵی مەلەف باسکرا ئێمە لەوی هیچ بڕیارێکمان نەدا وتمان لەبەر ئێمە ئەحزابی کوردستانی لە کەرکووک وەکو یەک ماڵواین و هەمومان پێکەوە کارکەین لەسەر دۆزینەوەی ئالێتێکی گونجاو تاکو لە کەرکووک هەمومان پێکەوە بتوانین کاری لەسەرکەین ئێمە ئەحزابی کوردستانی ئەوەی کە پەیوەندی بە کەرکووکەوەیە خۆمان بڕیارە و هەر کەسێکش بێ هاوکاریماکە سوپاسیەکەی و ماڵی ئاوە لە ڕاستیە ئێمە لەم کۆبنەوەی ئیمزارەمانە زۆر تەرکیزمان نەخستە سەر مۆزوعی هەڵبژاردن چونکە ئێمە هەندێک مەلەفمان هەبوو تایبەت بوو بە کەرکووک و بە کەرکووچیەکان بە کوردەوە بە عەرەبەوە بە تورکمانەوە بە مەسیحیەوە ئێمە دەمانەوێت وەکو ئەحزابی کوردستانی ئالێتێکی گونجاو بدۆزینەوە لەگەڵ ئەحزابی عەرەبی و تورکمانی و کەرکووشی پێکەوە وەکو برا ئەم ئیدارەی ئەم وڵاتە بدەین تەجروبەیەکی زۆر و زەبەنمان هەیە لەوەی کە هیچ پێکاتێک بە تەنیا ناتوانێت ئیدارەی ئەم شارەت دەبێت هەمومان پێکەوە ئیدارەی بدەین بۆ یەکە ئێمە ئەو مەلەفانەی پێکەوە پەیوەندی بە برایەتی بوو بە پێکەوە کارکردن بوو بە دۆزینەوەی ئالێتی گونجاو بوو کارکردن بوو و تەوازنی نێوان پێکاتەکان بوو و مەلەفی ئەتوان بڵێم ئیداری و خەدەمی و ئەو پێداویستیانەی بۆ شار بوو هەوڵماندا هەمومان پێکەوە ئەم کارە ڕاپەڕێنین و واشەکەین لە ژنێکشمان پێکێناوە بۆ ئەوەی هەم ئەو ئالێتە ڕێگەخەین بۆ ئەوەی بتوانین لەگەڵ برایانمان لە پێکاتەکانی ترش هەمومان پێکەوە ببین بە دەستکە گوڵێک و بتوانین خزمەتی ئەم شارە دیارە ئەمانێکی ئێستا باس کراوە هەمووی زارێ هەر قسەیە هیچ شتێکی عملی بەدواو نییە ئێمە چەند ڕۆژێ پێشسا لە بەغدا بووین هیچ شتێکی لەو بابەتانە بوونی نییە وە شتێکی لەم بابەتانەش بێ ڕەنگە ئەو کاتە هەمومان پێکەوە دانشین و پێکەوە بڕارێکی گونجاوە دەین کە ئایا ئێمە ئەمە بە چه ئالێتێک تەعاملی لەگەڵا بکەین دڵنیا بن ئێمە بە هادیئی لەسەر خۆ هەمومان پێکەوە بڕیارە دەین و ئێمە وعدمان بە یەکدا و ئەحزابی کوردستانی لە کەرکووک لەلایەک هەمومان پێکەوە بڕیار بدەین لەلایەکشەوە لەگەڵ پێکاتەکانی کەرکووک بە عەرەب و بە تورکمان و بە کلد و ئاشوریشەوە ئێمە هەوڵدەین برایەتی بچەسپێنین چونکە بە برایەتی نەبێت لەم شارە هیچ شتێک ناڕوە تەجروبەیەکی دوور درێژمان هەیە کەس نەیتوانی بە تەنیا ئیدارەی ئەم شارە بدا و بە نەتیجەش ئەگەر پێکەوە کار نەکەین میلەتەکەمان زەرەرەکان نەوەکانمان زەرەرەکەن بۆ یەکە دەبێت هەوڵ بدەین مەسیرێک بۆ ئایندەی میلەتەکەمان بە جوانی بنیاد بنین ئێمە لە ڕاستیە لە ڕابردووە و ئێستاش مەقاومەی خۆمان کردووە ئەوە لە دێهاتەکانی منطقەی ناحەی هین سەرگەڕان و هەروەها لە ناحەی لە قەزای داقوق و لە منطقەی لەیلان لە منطقەی شوان لە ساڵەیی چۆن مقاومەمان کردو مقاومەی خۆمان هەرەکەین و جگە لەوەش ئێمە لە ژنێکی وزاریمان هەیە لژنە وزارەکە راپۆرتێکیان ئامادە کردووە لە 6 پەرەگراف زیاترە داوێنە بە ڕئیسی وزەرا کە لەم ڕۆژانە تەسەورەکەم ینی ئەوەش بەخۆی کۆبنەوەیەکی ترە تەسەورەکەم کێشەکان بە ئاراستەیەکی ترابڕا یەک لە خاڵەکانی ئەمڕۆ کە لەم کۆبنەوەی تاکیدمان لێ کردەوە مەسەلەی تعریب و زەوی کشتتوکاڵی جوتیاران بووە لە هەر شوێنێکی ئەم کەرکووکە هەیە ئێمە بەردەوامە بین لەسەری و هەوڵەکانمان چۆن لە ڕابردوو داومانە هەوڵەکانمان بەردەوام بێ بەڵام من حەزەکەم بۆ هەمووتان شتێکی بیڵێم هەواڵان برایان ئەم مەوزوعە چارەسەرەکەی لە کەرکووک نییە ئەمە مۆزوعێکە لە ساڵی 1920ەوە مۆزوعی تعریب و کە لە شەریکەتە شیمالەوە دەستی پێکرۆ کاتی خۆی تا ئەم دەقەیە بەردەوامە ئەمە چارەسەرەکەی لە بەغایە لە بەغداش تا ئێستاکە واگوتمان حاڵەتەکەمان وایە ئێمە ئەوەی لای ئێمە ئەحزابی کوردستانی لە کەرکووک ئێمە هەمیشە لە پشتی میلەتەکەمانە بین لە هەر شوێنێک لە هەر جێگایەک پێویست بکات دیفاع لەو میلەتەکەین خۆمانە سینەبانزادە هەموو هەڵوێستەکانمان یەکخین کە چی بکەین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی
پێکەوە ژیانی سەرجەم پێکاتەکانەوە لەگەڵ ئەحزابی عەرەبی و تورکمانی و مەسیحی و کوردیەوە ئەمڕۆ فەقەرەی ئەساسی کۆبنەوەکەمان تقریبا زیاتر ئەو مەبەستە بوو لە ئایندەشە ئالێتەکەی ئەبین و وەلژنەیەکشمان بۆی پێکەناوە.